من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ خێرخوازان و بینەرانی بەڕێز. شاد و کامەرانین، دڵخۆشین، لاڵقەیەکی نوێی بەرنامەی بەخشین. ئەمانەوێت دڵی 100 خانەوادەی کەم ئەندام خۆش بکەین لە شاری سلێمانی. ئەمڕۆ بەرنامەی بەخشین سەردانی کۆمەڵەی کەڕوڵاڵانی شاری سلێمانی کردووە بۆ ئەوی بتوانین لە ڕێگەی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە 100 خانەوادەی نابیست دڵخۆش بکەین و هاوکاری و کۆمەچەکانی ئێوان پێ بگەێنین کە بەهۆی قەیرانی دارایی و بەناو قەیرانی داراییەوە چەند مانگێکە موچیان وەرنەگرتو و موچەکەش بریتێ لەوەیکەوە 90,000 یاخود کەمتر یا زیاتریان پێ ئەدرێت تەنها بەشی چەند ڕۆژێکیان نەکات. بەڵام ئێوەی خێرخواز و بەخشن دەتوانیتان 100 خانەوادە ئیمڕۆ دڵخۆش بکەن لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە. ئومێد دەکەین هاوکارەکانی ئێوە بێتە مای دڵخۆشکردنی ئەم کۆمەڵێ و بتوانین چەند ماڵێک ئاوەدان بکەینەوە. چەند ساتێک لەگەڵمانن. بەسپاسەوە ئەمڕۆ ڕێکخراوی بەخشین سەردانی ڕێکخراوەکەمانی کرد لە شاری سلێمانی. هاوکاری زیاتر لە 100 خێزانی کردووە لێرە بۆ هەر خێزانێک بڕی 100,000 دینار دیاری کراوە. بەسپاسەوە بۆ سەرۆکی ڕێکخراوی بەخشین و بۆ برادرانی کە لەوێش ماندوو بوون، هیلاک بوون. خۆتان باش دەزانن ماوەیەکی زۆر زۆرە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خۆکارکردن خۆی کارکردووە لە ئاست خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان. ئێمەش بەشێکین لەو توێژە. ماوەی ساڵێکە هیچ هاوکارێکی ڕێکخراوەکەی نەکردووە، هیچ هوچەیەشی نەداوە بە هیچ ئەندامێک. من لێرەوە ئەمێ بڵێم مستحقترین توێژ لە کۆمەڵگەدا کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەتان، چکە وەکو هیچ توێژێکی تر نین، ناتوانن کار بکەن، ناتوان وەکوانی کە نان پەیدا بکەن. خۆتان باش دەزانن ئەمان معناتیان زیاترە، پێویستیان بەوەیە چاودێری زیاتر بکرێن، پێویستیان بەوەیە کە لەگەڵ باری دەرونی و باری مادیشان لەگەڵیانە بڕی بۆ ئەوی بتوانین لە هەردوو ڕۆکە و هاوکاریان بکەیت. چونکە ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان بەبێ هاوکاری هیچ چالاکێکمان بۆ ناکرێت. بەڵام خێرخوازان و پیاوچاکانی ئەم شارە هەمیشە ئەوان سەلماندووە کە لە پشتی کەم دەرامەت و هەژارانەوەن. ئەمڕۆ خۆتان بینیتان چەند خێزانێک لێرە بوون کە پارەی تەکسیشان پێ نەبوو پێن بۆ ئێرە، بەڵام ئەم هاوکاریە بۆ ئەوان جێگەیەک دەگرێت. ئەگەر دووبارە بێتەوە خێرخوازان بتوانن ئەوە بکەن چەند ماڵێکی کە ئاوەدانە بێتەوانێ. بەڕاستی هەمووان دڵگرانی لە ئاست ئەم هەڵس و کەوتی حکوومەت کە ئێمە باش دەزانین ڕۆژانە نەوتیش دەفرۆشرێت و داهاتی باشیش هەیە و بەڵام شتێکە معلومە لای خەڵکە حکوومەت نای ئەوێت هیچ موچەیەک بدا. بەڵام ئەوەشەوەی منی بینم ئەم وشەیەش ئەگەر بێحترامی نەبێمە تەنها بە ئارەزووە حکوومەت ئەمەی کەیکە بە ئارەزوویکە و دیاریشە دەسەڵاتەکان لای 2-3 کەسە و نایانەوێ پارەکە بدەن بە خەڵکی و هەمویان هەڵگرتۆ بۆ خۆیان و بوون بە نوێنەری وڵاتان و عەزابی ئەو خەڵکایان و بەناوی پاشەکەوت کۆمەڵەکەی ئێوەی گرتووەتەوە موچیان چەنە و چەند مانگەوەریان نەگرتووە؟ بەڵێ موچەکان خۆی تەوزیعبێ بەسەر نیسبەتەکانە، نیسبەتی کەمەندامی و خاوەن پێداویستی تایبەتێک. موچە هەیە 100,000، موچە هەبووە 150,000 بووە، بەڵام
هاتوون لەم 150,000 پاشەکەوتەکەن یعنی تۆ وەرە بیر بکەرەوانە ئەگەر 150,000 بدەی بە خێزانێک یا بدەی بە یەک کەسیش نەک بە خێزانێک ئەبێ بەشی چی بکە ئەمەی کە حکوومەت کردی ئەمە غەڵەتێکی زۆر گەورە بوو بەڕاستی من لێرەوە داواکەم لە لیژنەی کە بە ناو لیژنەی قەیرانن بەڕاستی بوون بە قەیران بۆ خەڵک من لێرەوە داوایان لێکم کە چاوێک بخشێنەوە بەم وەسعەدا و بەم لیستی موچەیە چونکە بەڕاستی ناکرێت تۆ پاشەکەوت لە موچەیەک کەی 100,000 و 150,000 و 400,000 و 500,000 بچن پاشەکەوت کەن لەو موچانەی کە بەرپرسن و دیوارن و نازام چی کە یان پێڵەن بچن پاشەکەوت کەن لەو موچانە کە 5 ملیۆن و 6 ملیۆن و 7 ملیۆنە ئێوە دەبینن لەم ئەم قەیرانی کە ڕووی کردوتە ئەمان باوەڕم پێ بکە ڕۆژ هەیە خەڵک سەردانمان دەکات و پێمان دەڵێ ئەڵێ وەڵی پارەی شیرم نییە یعنی خاوەن ماڵ دەری دەکات یعنی نابیستێک کە ڕوڵالێک چی بکات لەم حاڵەتەیە کە خاوەن ماڵەکە بێ دەری بکات کە سوکار ئێستا ئەوانەی کە لە پشتمانەوە چەند ماگە موچیان وەرنەک موچیان چەنە ئەو خۆتان نەزانەوە ماوەی ساڵێک هیچ موچەیان وەرنەگرتووە چەند جاریش پەیوەندیمان کردووە لەگەڵ وەزیریشا و لەگەڵ سەرۆکی حکوومەتیشا و بەڵام ئامادە نەبووە سەرۆکی حکوومەتمان بینێ پێش هەموو شتێک سڵاومێ بۆ بەرنامەی بەخشین کە هاوکاریان کردوین ئەمڕۆ خۆتان باشە زانن ماوەی ساڵێکە هیچ موچەیەکمان لە حکوومەت وەرنەگرتووە ئێمە هیچمان نەماوە تەنها دڵخۆشین ئەمکە ئەمڕۆ ئێوە هاتوون بۆ لای ئێمە زۆر سپاسانەکەم ئێستا پێویستیان بۆ بڕە هاوکاری بەرنامەی بەخشینە ئەڵێ ئەمڕۆ زۆر باش بوو بەڕاستی چکە ماوەی ساڵەکە تۆ هیچ موچەیەک وەرنەگریت و ئەمڕۆ ئەو هاوکاری کە بەخشین بۆ ڕێکخراوەکە ئێمە هێناوە لە موچەکەی حکوومەت زۆرترە بۆ ئەمان چیڵم بە خێرخوازان کە لە ڕێگەی بەرنامەی بەخشین ئەوانی دڵخۆش ئەڵێ ڕێزم هەیە بۆیان چاویان ماجەکەم ئەڵێ ئەبینم کە بەرنامەی بەخشین هەموو ساڵێک هاوکاری ئەم ڕێکخراوی ئەماکە 2 جار 3 جار هاوکاری ئەم ڕێکخراوی ئەمە کردووە و بە شایەتی هەموو لایەک ئەڵێ لێرەشەوە داوا لە وەزیری بەڕێز دەکەم کە چاک بخشێنێتەوە بە لیستی موچەکانە هەوڵی زیاتر بدەن بەڵام ئەمڕۆ کە بەرنامەی بەخشین هاتووە جێگی دەستخۆشیە و شوێنێکی باشی بۆ ئێمە گرتووە ئەو 100,000 بە خێراتنی ڕێکخراوی بەخشینەکەم خۆتان باش دەزانن زۆربەی ئەندامەکانمان کەم دەرامەتن هەژارن ئەمڕۆ ئەمەیە بڵێم زۆر سپاس کە هاوکاری ئەندامەکانی ئێمەتان کرد ئێمە لە ناو ڕێکخراوەکەی خۆشمانە جیاوازی حیزبایەتی ناکەین هەموو ئەندامەکان لە تێکرا هەموو حیزبەکانن بەڵام ئێمە هاوکاری هەمویانەکەین بەبێ جیاوازی چکە دەزانین هەمویان پێویستیان بەم بڕاهاوکاریە هەیە ئەمە براین لەگەڵ هەموو ڕێکخراوەکانی تردا ئەمەوێ بڵێم زۆر سپاس بۆ سەرۆکی ڕێکخراوی بەخشین بۆ کەسانی کە لەوێ هیلاگە بن بۆ خێرخوازان ئەڵێ دڵنیام ئەمڕۆ کە وەسعاتووە بە هاوکاری کەسە دەوڵەمەندەکانی شار ماونەتەوە ئەو کەسانی کە فەقیرن بەو کەسانە ماونەتەوە کە هاوکاریەکەن و خێرەکەن و چاکاکەن ئەڵێ ئەمڕۆ من لێرە دەمەوێت پامێک بە وەزیر بگەێنم کە هەوڵی زیاتر بدا قسەی زیاتر لە حکوومەتدا بکەم
بۆی چاو بە موچەکانە بخشێنێتەوانێ چکە ژیان بوو شوێ ناڕۆ. ئەمە خۆش حاڵە بین بە هاوکاری وەزیر، بەڵام زۆر دڵتەنگین بەم خەمساردەی جەنابی وەزیر. لەسەر چه ئاساسێک ناونووسی ئەو ئەندامانیان کردو کە ئەمڕۆ لە بەرنامەی بەخشین هاوکاریان وەرگرتووە؟ ئەڵێ ئێمە سەرەتا خۆم دەستەی باڵام کۆ کردوێتەوە بە لیژنەیەک ئەو کەسانەمان کۆ کردوێتەوە کە کەم دەرامەتن کە هەژارن کە زۆر زۆر پێویستیان بەم بڕەپارە هەیە ئەومان کردووە. ئەڵێ لێرە شۆداواکەم زیاتر هاوکاری بکرین چکە ئێمە ئەندامێکی زۆر زۆرمان هەیە تەنها لە سلێمانی 1100 کەسین تەسەورەکەم لەم کاتەیە 500 بۆ 600 ئایلە پێویستی بۆ بێ بەڵام ئەمڕۆ جێگەی دەستخۆشیە کە بەرنامەی بەخشین هاتوو بلایمە. ئەڵە بەڕاستی دڵتەنگیشم لێرەوە کە ناتوانم هاوکاری ئەوانی تر بکەین بەڵام هەر باشە. ئەڵەی شەڵا داواکەم لێرەوە لە خێرخوازان هاوکاری زیاترمان بکەن بۆی بتوانین خێزانەکانی تریشمان هاوکاری بکەین. ئەڵێ ئەش بینین کە حکوومەت دەسەڵاتێکی زۆری هەیە و توانایەکی باشیشی هەیە بەڵام ئەوە سڕێکی کێلای خوانە. ئەڵە بەڕاستی ئەو کەسانی کە خێرخواز بوون لە شارە هاوکاری ئەو هاوکاری کە گەیاندیانە ئەو ماڵانە زۆر زۆر باشتر بوو لەوەی کە حکوومەت چکە بەڕاستی خۆشم ئاگاداری ئەوە بووم ئەمێ یەک شتی بچکۆلەش لێرا بڵم خۆم ئاگاداری ئەوە بووم کە ئەگەر ئەو کەمپینە نەبووایە تاکیدەکەم بە هەزاران ماڵ بە هەزاران خێزان نیانەتوانی جەژن بکەن نیانەتوانی نانی جەژن بخۆن. ینی ئەو کەمپینە زۆر زۆر دەوری هەبوو بێگومان دیاریش بۆ کێ هاوکاری کەمپینەکەی کردو کێ بەشداریشی لە کەمپینەکە کردو. ئەڵەمێ دووبارە بڵم زۆر زۆر سپاس بۆ ئێوەش و هەر کەسێکیش هاوکاری مام بکە ئەوە چاکی خۆەتی و ڕێزی خۆەتی لە هەر حیزبێک بێت و لە هەر شوێنێک بێ. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55. ئێمە بەناوی بەڕێوەبەراتی گشتی چاودێری گەشتپێدانی کۆمەڵاتیەوە بە پێویستی ئەزانم زۆر سپاس و دەستخۆشی لە بەرنامی بەخشین کەم لە ستافە بەڕێزەکەی لە ئێوەی بەڕێز لە هەموو خێرخواز و چاکە خوازانی کە دەستیان لە سندوقی هاوکاری بەخشین نابڕێت بەردەوامن بەبەخشین بۆی بەخشینیش بتوانێت سنگفراوان بێ دەستکراوە بێ بەرامبەر چین و توێژە جیاجیەکانی کۆمەڵگە. بە تایبەت من پێم خۆشە سپاسی تایبەتتان ئاراستە بکەم بۆ چین و توێژانەی کە خەڵکەکانی خوارەوەی کۆمەڵگان هەژارن و لە چوارچەوەی کاروباری کۆمەڵایەتیان بەداخەوە وەگەبینن ماوەی زیاتر لە 2 ساڵە حکوومەت هەرێمی کوردستان لە قەیرانێکی داراییە ناتوانێت وەک پێویست هەستێت بە دابینکردنی موچە و هاوکاری کۆمەڵایەتی بە تایبەتتر هەژارەکان ماوەی ساڵێکە ئەوانەی کە موچیان هەبوو لە چوارچێەوەی چاودێری خێزان مناڵی بێسەرپەرشت ئافرەتانی هەتی و بار پیر و پەککەوتە ئەمانە ماوەی ساڵێکە هیچ پارەیەکیان بۆ خەرج نەکراوە کە لە کاتێکە کەمترین بڕەپارەیان هەبوو کە 150,000. بۆیە کاتێک بەرنمەیەکی وەکو بەخشین پرۆژەیەکی گەورەی وەکو خێرخوازی وەکو بەخشین یەت دەستگرۆی ئەم چین و توێژانەکە زۆر جێگەی دەستخۆشیە. هەروەها بە هەمان شێوەش خاون پێداویستە تایبەتەکان کە تیاندا ئەوانەی هەژارن بەڕاستی زۆر زۆر شایستان بە پشتیگیریکردن بە هاوکاریکردن بە یارمەتیدان بەرنامی بەخشین لەو ڕۆوە درێغی نەکردووە و دڵنیام لەوەی کە ئەرکێکی بەجێهێناوە کە یان حکوومەت لەسەر شانێتی و نەیتوانی و بیکە یاخود تەواوکاری کاری حکوومەتە بە تایبەت ئەمڕۆ کە هەستاون بە دابینکردنی بڕی زیاتر لە 10 ملیۆن دینار بۆ هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت لە ناویستان زۆر زۆر جێگەی دەستخۆشیە و جارێکی تر سپاس بۆ ئێوە نمونەتان زۆر بێ نمونەی بەڕێستان بەرنامی بەخشین کەناڵی ئاسمانی پەیام هەروەها کۆمەڵی ئیسلامی کوردستان. جیاوازی حکوومەت و خێرخوازان لە ئێستاە تا چەند خێرخوازان لەم قەیراندا بەدەم خاوەن پێداویستە تایبەتەکانەوە؟ طبعا خێرخواز ئەبێ دەستی خێرخواز لە کۆمەڵگە نەبڕێ لە هیچ بارودۆخێکە چه حکومەت ئیمکانیاتی باش بێ و دەوڵەمەند بێ
و کاری بەکارەکانی خۆی هەستێت چ ئەو کاتەی وەک ئێستا وایە کە ناتوانێت بە ئەرکەکانی سەرشانی خۆی هەڵستێ یاخود هەڵ ناستێ بە ئەرکەکانی سەرشانی خۆی بە هەر هۆکارێک بێ. خێرخوازان لەم کاتانە ڕۆڵی زۆر گەورەیان هەیە و فەراغی زۆر گەورە پڕەکەنەوە. بۆ نمونە ئێستا بەڕێستان هەستاون بە هەر نابیستێک 100,000 دەیتێ. ئەم لە کاتێکە حکوومەت ئەگەر هیچ موچەیەکیشی نەبێت تەنها 90,000 تێ. ئەمە معنای وایە کە بەڕاستی ئێوە فەراغێکی گەورە پڕەکەنەوە. ئەمە سەرڕای ئەوەی مانگانە پێی ناداوە بە درێژایی 10 مانگی ڕابردوو ئەو هاوڵاتیانێک کە تۆ ئەمڕۆ 100,000 پیاون حکوومەت 90,000 یان ئەوانەیان کە موچەیەکی تریان هەیە 600,000 پیاون. ئەمە مای نیگەرانیە و بۆ کارەکەی ئێوەش بۆ ئێمە مای دڵخۆشیە چونکە بەڕاستی فەراغی گەورە پڕەکاتەوە. نمونەتان زۆر بێەوە تەمەنامە کرد لە کوردستانە نمونەی پرۆژەی خێرخوازی وەک بەرنامەی بەخشین کە دەستی ئەمینن پارە و ئەمانەتەکانی خەڵک بە باشیە گەیەنە خەڵکە ئەو خەڵکی کە مستحقە شایستەیە بەوەی هاوکاری بکرێت پشتیوانی بکرێت. هیوادارم و تەمەناکەم لە کوردستانە ژمارە ئەو کەسانە لە ئەو پرۆژانە لە پەنجەی دەستێک ژمارەی پەنجەکانی دەستێک زیاتر بوونایە. هاوکاری و کۆمەچی و دەستگیرۆیەکانی ئێوەی خێرخواز و بەخشندە توانی ئەمڕۆ لە شاری سلێمانی 100 خاوەن پێداویستی تایبەت 100 کەڕوڵاڵ دڵخۆش بکات و ناومێدی و ناڕەحەتی تۆزێک لە ژیانیان کەم کاتەوە کە ماوەی نزیکەی ساڵێکە موچیان وەرنەگرتووە و بە ناوی قەیرانی دارایی و پاشکەوتەوە ئەم خاوەن پێداویستە تایبەتانەش تووشی مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشی بوون. حکوومەتی هەرێمی کوردستان لەبری ئەوەی موچیان بۆ زیادکە دەستی خستۆتە ئەم تۆزە موچەی کە 150,000 دیناریان وەردەگرت ئێستا 150,000کەشیان نەماوە و لەبری زیادکردن پاشەکەوت ئەوانی گرتوتەوە. لەبری پاشەکەوت لە مانگانە بدرێ بەڵام چەند مانگێکە موچەشیان وەرنەگرتووە. بەڵام ئێوەی خێرخواز و بەخشندە لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە توانیتان دڵی ئەوانە خۆش بکەن و ناڕەحەتی و ناخۆشەکانیان تۆزەکەم بکەنەوە. سوپاس بۆ هەموو ئەوانەیەکەوە هاوکارمان بوون بۆ دڵخۆشکردنی ئەوانە و سەدان خانەوادەی هەژار و نەداریتر لە هەرێمی کوردستان. ئێمە لە بەرنامەی بەخشینەوە هەمیشە ئەگەڕێین ناڕەحەتی و ناخۆشی و ناومێدەکانی خەڵکی هەژار و نەدار و خاوەن پێداویستی تایبەت کەم بکەینەوە و خەندە تۆراوەکانیان بۆ بگەڕێنەوە و ناومێدی و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیانیان کەم بکەینەوە. سوپاسان دەکەین کە هاوکارمان بوون بۆ سەرخستنی ئەم پرۆژێ و ئەمڕۆ لە شاری سلێمانی توانیتان ئەم نابیست و خاوەن پێداویستە تایبەتانە دڵخۆش بکەن. بەخشین. بەنایخوا من ناوم ڕزگار ئەبوبەکر سدیقان دانیشتووی ناحەی تەشەی کاکەمەندم. من لە منداڵیەوە لە تەمەنی 3 مانگیوەرە تووشی ئەم نەخۆشکە مادامیە بوومە. ئێستا بەهۆی تەمانەکەم بەرەوژور چووە ڕۆشتنم زەحمەت بووە ناتوان بڕۆم بەبۆی ئەم ئاربانە کارەبایە لە ئاسانترە بێ ڕۆشتنم. لە خوێندنکەش بووم بە زەحمەتدا ڕۆشتم و داهاتم. ئێستا بەهۆی ئەم کورسیەوە عیشەکانم زۆر بۆ ئاسانە بێ. وەگەوەی لە قوتابخانەوەم سەرەتا تۆزێ باشترم بە پێڕۆشتم لەم دوایە کۆتاییە
توانای ڕۆشنم کەممان بوو هەتا دوای وا بوو بە سیارە جارجارە ڕۆشتم ئێستا بۆ هۆی ئەم کورسە عاربانەوە ئاسانتر دەتوانم بچم بۆ قوتابخانە بۆ ڕێگا بۆ بازار بۆ شوێنی ئیشەکان بکەم ئێستا ئەمە ئیشەکە ئاسانکاریە باشم بۆکە وڵای بژێوی ژیانم ئەو لە معاشکەماندامێ بوو ئێستا حکوومەت دەم دەستی کردو بەمینە ئەوەشیان بڕیەوە ئێستا هەر هیچ بژێوی نەماوە معاشکەشیان بڕیوە وڵای ئەو برانە مەگە قلەقلە یارمەتیم دەن ئێستاوانش هەر بەش خۆیان ناکە ئەگەوا خێرخوازیان هێشتێ یارمەتیم دە وەڵا بەهۆی ئەم دیارە بەنرخەی بەرنامی بەخشینەوە ئیشەکان زۆر بۆ ئاسانە بێ بەتوان بڕۆم ئیشەکان بکەم بۆ نمونە بۆ بازار بۆ خوێندن بۆ هەموو شوێنە بچم بەهۆی ئەمە کەمترشکە بەس شەحنا ئیشەڵا ئیشەکانی پێکەم دەستخۆشی لە بەرنامی بەخشینەکەم داواکەم خی گەورە پاداشتێ و کەسانە بداتەوەم کورسیان بۆ من دابین کردەوە خی گەورە جێگان باش بێ خی گەورە پاداشتان بداتەوە بەس خوا دوانێ پاداشتان بداتەوە. صبحي عمر محمد دانش شارەکەتێکی وڵی کارەبا گرتومێتی ئاوا کەمەندام مامەست وڵی لە 82 وڵی دەسم لە کارەبادا و کارەبا گرتمی و فەقەرات میشکە تر ئاوا تووشی ئاوا قاسم لە ئیشکە لە ساڵی 82 تاوەکو ئێستا لەسەر جێگا و لەسەر عەربانە کەوتووی ئارەوەڵ ئارەوڵە لە 82 من ئەوەسم چۆن ژیانی شەو ڕۆژ بەڕێەکەی وڵی تر ژیانی شەو ڕۆژ بە زەحمە زۆر بەڕێک بەمە دێمە دەرەوە هاتم وەسمە سەر ئەو قەڵە ڕاکشێ ئەمە بە مەزعا لە ئەمرانم بە خێو مەکەن و ئەوەیتر ئەسمە دەرەوە دێمەوە تر خزمەت مەکەن و ئاوەشی عملیاتەکەت نەجاحەتی هێنا سوودی لێبینی نەجاحەتی نێنە نەبەخوا وتیان کتاب بۆکەین بۆ دەرەوەی وڵات وتیان بەخوا ئەو فەقەریاتە بچیتە هەر شوێنێک ئەلیاجی نییە چونکە ئەو ماسوولکەینا فەقەریات بساوە چۆن نەڕۆیتە دەرەوە بە هێزی دەست ئەمە لێ خوڕی ئارە وەڵا بەدەستە ئاها بە خۆتی دەست خۆن دەبێ خۆ ناڕ هیلاکت ناکە ماندوو ناکە کاتێکەی تۆ بوومە ماندوو مارە بەخ تا ئەسمە ئەو بازاڕ و دێن لە ساڵی 82 ئێستا 2016 لەو کاتۆ نەتوانە کورسێکی کارەبایی دابین بکەیت و یان بۆت بکڕن نەوەخوا نەمتوانێت بەس خێرخوازێکیش هەر لە ڕێی زەنابتانەوە لە کۆمەڵی سەمسەماڵ مامەستا ئەحمەد مەولەوی ئەوە دانەیەکەی بۆم کڕی تر ئەویش پەچی کەوت ئارەوەڵ ژیانی ئێوەسا چۆنە وڵی مامەستا ژیان زۆر بە زەحمەتە ڕات بەخوا لە پارەوە تا ئێستا سێ موچەی نەوەتیان داوە پێمان ئەبێ بەوە بژیت وڵی کوورە بەخوا هیچ نەبەخوا بەشی هیچ ناک کاک سوبحی بە بەخشینی ئەم دیارەی بەرنامەی بەخشین کە کورسێکی کارەباییە بە شەحن ئیشەکە بەبێ ئەوەی تۆ ماندووبی بەبێ کەس هاوکارت بێ تا چەند لە ئازار و مەینەتی و ناڕەحەتەکانی تۆ کەمەکاتەوە وڵی مامەستا زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەم کە ئەم کورسیان پێی بەخشیوم من ئەتوانم زۆر لە کێشەکانم کەم کاتەوەمە سەردانی دۆست و خزم و پێویستیم بە کەس نەبێ و بچمە بازاڕ و بێمەوە بۆ هەر شوێنێک بڵێم بۆ سەمسەماڵانی بۆ شوێنێکی تر ئەتوانم بۆ خۆم بڕۆم مەسروفیشی نییە ماڵێتان ئاواویەوە زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەم کە ئەم کورسیە شەحنیان پێم بەخشیوە تا چەند بە چوونە دەرەوە خەم خەفەتەکان کەمە بێتەوە وڵی زۆر کەمە بێتەوە چکە تۆس کاسێ مەبەست بێ بەمە ئەڕۆیت وا شوێنێک مەبەست بێ سەردانی خزمەیتر بازار بێشتکردین بێ ئەمە زۆر لە خەمەکانە کەمەکات ماڵیان ئاوا بێ و گەلێ مەمنونیان و خی گەورە ئەو نێتیان پێ بەخشێ
ما لبسها لا اسكندر بيجيبوه هاتين جيران الرقه يتمر من الله فوق تاوه هربتنا ما بتو 60 صار بتاخذ نمهم کار تەمووی ئەمفال بوو گشتێ ماوە کەسوکار سوار کوڕم گیراوە دوو کچی دایکیان حەو کەس بەڕێزەکەم هەشتا خێزان گیراوە هەشتا خێزان ئەنفالە بە تەنیام جایتر چەند بە خاڵیم کردووە چەند معامەلەم کردووە مەڕم هەبووە گاگەرم هەبوو هەموو فڕۆتووە لاومە دەڕای خواکومەتە مزگەوتەوە هیچم نامەوە ئێستا کلی ساڵی دوو جارەکەمە قوربانی هەموو ساڵی ئەگەر ئەم ساڵی پارەم دەنێ هەر خێر و خێراتەکەم نشم دەن هیچ کەم نیهات یعنی تا ئەتوانی کار و کەسابەت کەی پارەکەت پاشەکەوت ناکرد ئەکردە مزگەوت و ئەکرد بە خێر و مزگەوت و بۆ خێر بوو هیچێکم نەکردووە مەڕەکەم فڕۆشتووە گاگەرم فڕۆشتووە سێ خانمەمە فڕۆشتووم هەموو کرد خێر و خێراتەوە هیچم نیە ئێستاکە ئەم سەر و ئەو سەر ئەو معاشراکەم بدەنەوە نەم بدەن هەر ئەوش خەریکە بیبڕن سەر جەسا بدەوە خوا حەول خەوتان یا ڕبی ماڵتان ئەی ئێستا ژیانت چۆنە کە کار و کەسابەتت بۆ ناکرێت بۆم ناکرێت هیچم بۆ ناکرێت ئێستا عیشم بۆ ناکرێت بۆ دارانە ئەڕۆم دێم و ئەسم و دێمەوە ناتوانانی بگەڕێ ناتوانانی بیستێت دەرەوە بەم دارانەکە بەسمە ئەو دەرگەکە و بەسمە ئەو پشتۆ بێمەوە هیچێکم بۆ ناکرێت بە دارەکانی بێ ناتوان بڕۆ پێت خۆش بیستێت دەرەوە سەر لە دۆست و هاوڕێکان بیت و بیستە بازاڕ هەر وەڵای زۆرم پێ خۆش بگەڕمەوە دینایەکەم پێ خۆشە بۆ گەڕانە بۆ ماڕەخزم و بۆ ئەملاودا ناتوانم بسم بەتەمای شوێنێکم ئەسمە ڕێگا و گەڕێم بۆ نوێژەکانیشم ناتوانم بسم نوێژم بۆن بەس زوعمە بەم دارانە ئەسم و دێم و هیچ بۆم ناکرێت کورسی شەحنت نەبوو پێ بیستێت دەرەوە بگەڕێ عەرەبانە وشت نەوەڵڵا هەر ئەم دارانە پێ هیچکەم پێ نەبوو لە دارەکان هیچکەم پێ نەبوو کورسیم نەبوو هیچم نەبوو ئێستا ڕێگا نەتوانم پێی بگەڕێم بۆ دێن بوو ئێمە و هەدیەمان بۆ تۆ هێناوە بۆ هیچتر لە ماڵەوە نەکەوی لەسەر جادە نەبی بتوانانی بگەڕێ بسوڕێی سەردانی بازار بکەی سەردانی هاوڕێکان بکەی ماڵانەگرن بۆ لای برادەرەکانم ئەسم بۆ ماڵەخزم ئەسم بۆ هەموو شوێنەسم ماڵی قابێ ماڵی ساحیبی ئاواویان خواشتەی بنووسە یا ڕەبی من حەسام و تەورتەوە ئەو عارەبانێ بۆ هاتوو خوانیێتان تێک نەدا خوا پایەدارتان کە خوا مۆفەقتان کە لەسەر خێ خوا بتان هذا بحشته كومتان حصانه كمثل انا من هذا هر كيلو ما كان قال لي اوابي وخواك خير 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 خوازك بنسو ما لي شيء اوابي يا ربي خواب قد بحشته نار حتى برداون لما الله بوايا ارى والله يا خمر اوابي كمتان حصانه وفي كريم خير خير خوازك بنسو ما لي وش اوابي واخوا هاد بايدات لك خواب صاحب ستان كبنس ان شاء الله ولا يخاف ذرنا به شيء وخوا آسان إن شاء الله حموسان أمن ما مصاي مناوبان حموسان أثناء بحثه إن شاء الله